پێدەچێت پرسیاری زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە بێت ئاخۆبۆچوونی ئەمریکا لەبارەی ئەو قەیرانە سیاسیی هەرێمی گرتووەتەوە دەبێت چی بێت. ئەمریکا تا ئێستا بە فەرمی هیچ هەڵوێستێکی نەبووە، بەڵام بەبووچوونی بەشێک لە چاودێران پێناچێت ئەم قەیرانە سیاسیە شتێکی کەم بایەق بێت بۆ ئەمریکا. بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت بە NRT ڕاگەیاند. پەیامەکەی مەسعود بەرزانی لە چوارچێوەی هەوڵەکانی ئەمریکادا بووە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و سازانی لایەنەکانی ناو هەرێمی کوردستان. ڕاشیگەیاند برێت مەگۆرگ جێگری نێردەی تایبەتی باراک ئۆباما بۆ کاروباری هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە گەشتەکەیدا بۆ هەرێمی کوردستان هەوڵی لێک نزیککردنەوەی لایەنەکان دەدات بۆ چارەسەرێکی یاسایی پرسی سەرۆکایەتی هەرێم. بەرپرسەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەشدا ئەمریکا تا بەر لە چەند ڕۆژێک پێیوا بۆ لایەنەکانی هەرێم بۆ خۆیان دەتوانن بگەنە ڕێککەوتن، بۆیە هەر لەو دوورەوە و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ فشاری خستۆتە سەر لایەنەکان بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتن. بە بۆچوونی چاودێران ئەمریکا بە چەند هۆکارێک نیگەرانە لەوەی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی سەرۆکایەتیەوە تووشی لێکترازان بێت. یەکەم بەهۆی شەڕی داعشەوە. لەمەوەی یەک ساڵی ڕابردوودا لە ناوچەکەدا شەڕی داعش لە پلەی یەکەمی سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بووە و بەرپرسانی ئەمریکاش چەندین جار بە ئاشکرا ڕایانگەیاندووە لە عێراق و سووریادا هێزە کوردیەکان کاریگەرترین هێز بوون دژ بە داعش. تەنانەت شەڕی داعش هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەمریکا پەیوەندی بە یەپەگەوە لە ڕۆژاوای کوردستان بگرێت و پشتگیری ئاسمانیان بکات لە کاتێکدا بەر لە شەڕی داعش ئامادە نەبوودان بەو هێزە کوردیەدا بنێت. لە ئێستادا ئەمریکا نیگەرانە قەیرانی سەرۆکایەتی هەرێم ببێتە هۆی لێکترازان لە هەرێمی کوردستان و ئەم لێکترازانەش کاریگەری خراپ لەسەر شەڕی داعشدا بنێت. هەروەک چۆن برێت مەگۆرگ جێگری نێردەی تایبەتی ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە تۆڕی کۆمەڵایەتی تیودەردا نیگەرانی خۆی دەربڕیوە لەوەی داعش سوود لەو قەیرانە وەربگرێت کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. دووەم دەستێوەردانی دەرەکی. بە بۆچوونی بەشێک لە چاودێران هۆکارێکی دیکەی نیگەرانی ئەمریکا بۆ ئەوە دەگەڕێتەوە هەندێک لە وڵاتانی ناوچەکە و بەتایبەتیش ئێران سوود لەو قەیرانی هەرێم وەربگرن و قەیرانەکە ببێتە هۆی دەستێوەردانی زیاتری ئێران و وڵاتانی ناوچەکە. بۆ پێی ئەمریکا پێی وایە لە چەند ساڵی ڕابردوودا ئاڵۆزیەکانی ناوچەکە هەلی ئەوەی بۆ ئێران ڕەخساندووە زیاتر دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکەدا بکات، لەوانە وڵاتانی یەمەن، سووریا و عێراق. جگە لەوەش ئەمریکا پێی وایە شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو بووە هۆی بەهێزبوونی پێگەی تورکیا و ئێران لە هەرێم. لە ئێستاشدا ئەمریکا نیگەرانی دووبارەبوونەوەی ئەو ئەزموونەیە. کاتی خۆشی لە ساڵی 1998 یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ناوبژیوانی ئەمریکا بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ نیگەرانی ئەو وڵاتە بوو لە بەهێزبوونی پێگەی ئێران لە هەرێمی کوردستان. سێم تێکچوونی باری ئەمنی ناوچە ئارامەکەی عێراق. لە دوای 2003 بەرپرسانی ئەمریکی ستایشی هەرێمی کوردستانیان دەکرد بەهۆی سەخامگیری و گەشەسەندنی هەرێم لە ڕوویابووریەوە. هەر ئەم بۆ چوونەش بوو وای کرد دوای نزیک بوونەوەی داعش لە هەولێر ئەمریکا هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر داعش دەست پێ بکە. هەر بۆیە ئەمریکا ڕازی نابێت هەروە بە ئاسانی باری ئەمنی هەرێم تێک بچێت و پێش دەچێت لە ڕۆژانی داهاتوودا هەوڵەکانی ئەمریکا بۆ لێک نزیک بوونەوەی لایەنەکان بەرچاوتر بێت.